دوستانان قڕ بوو ئەگەش مەکتەبەکە دەستم گشتی ئەتە ئەمانم لە قوڕا بوو هەرو دەسم زۆر زەحمەت بوو جاروایە چوم بۆ مەکتەب پارەمەدایە بە خەڵک ئەمی برد بۆیەکان و خۆشم ئەم هێنایەوە ئەمانە دڵخۆشم و ئەزانەوە دوقاچم وەیە ئەگەر لەبەر غایبان نەبووایە نە ئەڕۆشم و مەکتەب ئەمانە دڵم خۆشە ڕەبی خوای گەورە بگاتە بەر جەزای قیامەتیان و چەندێ من دڵخۆشم خوای گەورە هەزاقات دڵخۆشیان بکات و جەزاکە الله خەیرە ئەمانە دڵخۆشم و ئەزانەوە دوقاچم وەیە سەرەتا بەم عەربانە ئەڕۆشتم نەمەتوانی لێ بخڕم بە برای ڕۆشتنەوەت بم گوێنە ئەو نەفارە دەمێ بەسم گێنە بۆ مەکتەب ئاڕوەڵا ئیتر بخۆی جارای بخۆشمە ڕۆشتم دەسم ئەوەنە بە سەریعی ڕۆشتم دەستمەکەوتم بینەوە ئینجاکانە جارای بوو زستانان قوڕ بوو ئەگەش مەکتەبەکە دەسم گشتی ئەتە ئەمانم لە قوڕا بوو هەرو دەسم ئینجاکانە نەمەزانێت چۆن بیشی شۆرم چونکە خانبرای سایبەتم نەمەتوانێت بیش شۆرم مەجبوور هەر ئا بیڵمۆتا لە کۆتای دەرزەکەی بڕۆم دەستم شۆرم هەر بەمە ژاتمەوە ئاڕۆڵ ئێستاکانم ئەمێندا پێم ڕەبی خوای گەورە بگاتە بەر جەزای قیامەتیان خوای گەورە چی باش شەوایمە بکە منیان لەم نەهامەتی ڕزگار کرد ئاڕۆڵا قوربانە بم یەخوا لەشتان ساق بێ و زۆر مەمنونتانم ئەمانە دڵخۆشم و ئەزانەوە دوقاچم وەیە دەستخۆشی لەو لە خێرخوازانەکەم دەستخۆشی لەو کەسانەکەم کە دینارێکیان داوە ئەم عەربانەیە بۆ من داگیر کردووە بۆ ڕەمەزان ڕەبی خوای گەورە بگاتە بەر جەزای قیامەتیان و چەندێ من دڵخۆشم خوای گەورە هەزاقات دڵخۆشیان بکات و جەزاکە الله خەیرە یعنی ئەوەنە هیلاکتەکەی هێزکانە من دەست پلگەشی ڕەشە بێ لە تایەکەیە کەوتە بینەوە کەوتەم بینەوە تر بخۆی چەندێ منش ئەوام کرد دەرنەچوو تر بخۆی ئاو قلیشە سە بە حاڵی پەنجەیەکم بە حاڵ پێوەی ماوە لیلەکانەوە برادر وشتم بە لێوشەوەتر بە برادر وشتەڵام بمێننە و باشم لەخوا بەزای بێ هەروە بێ ئەوانە دڵم خۆشە ئیتر یعنی ئەگەر لەبەر غایبان نەبووایە نە ئەڕۆشم و مەکتەب ئەمانە دڵم خۆشە من لە تەلەڤیزیۆن زۆر سەیرەکەم سەیری کەناڵە زگای بەخشینەکەم جەکانە لە بازار ڕۆت بووم سەرم کرد چەندها خانبەرای تایبەتی لێ وەکو من سەیرەکەم ناویان نووسیەوە من شتم با بڕۆم ناو بنووسم بەشکم عەربانەی شەحنەم بدەنێ ئیتر چەندها خانبەرای تایبەت عەربانەیان وەرگردیەوە من وەرم نەکەوتم بەشکم منش بڕۆم وەری بگرم خوای گەورە بگاتە بەر جەزای قیامەتیان بەڕاستی ئیشەکەکەن ئیشوان نەکرابێ خوای گەورە چی باشە ئەویانمە بکە بەڕاستی دەستخۆشی لە خێرخوازانەکەم هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینەکەن خوای گەورە چی باشە ئەمە بکات و خوای گەورە بگاتە بەر جەزای قیامەتیان وەرەم دڵمنیان خۆش کرد خوای گەورە سەتاوان دڵیان خۆش کات و مەمنون ئەم پارێکە وەری دەگرم بەشی دکتۆرم دەکەیان ناکە هەردایما جلفان پڕ بوون بۆی کە هاوکاری وەکو ئێمە هەزارانی وەکو ئێمە بکرێت تمام محمد جان السلام عليكم. اللهم السلام ورحمة الله وبركاته. سلام عليكم أخو زوج سباس. سلام عليكم أخو سباس. حاله باشا. شكر بأخوي جورا باش إن شاء الله. بقال راسي. تيكي روجانة. والله الروجانة من لكومبانيا بلدي إجدكم. لكاني بيديم بو إيركانا
لە کانی بیۆدی ڕۆژانە بووی باڵێ دەبێ هەموو ڕۆژێ بێم ئەگەر ڕۆژێک نێم 30,000 غرامێ دەبێت دەست لە ساران ڕابگرم 6 سارە 4 سارە 5 سارە ئەیکەم زۆربەی ڕۆژەکان کرێشە دەم یعنی ڕۆژ کە ڕۆژانەی بۆ ئێرە 5-6 سیارەکی تاگەیتە ئێرە ئارەوەڵە زۆربەی ڕۆژەکانیش بە خەڵەکاندا دەڕۆمە دەبێت بچمەوە بێستانە بچمەوە حیبە سوڵتانە داخلی کوێ جابێمەوە بۆ ماڵەوە باشە پێم بڵێ موچەی مانگانە چەندە 300,000 باش ئەگە کریست ڕێگاش چ بدە چی بۆ هیچی بۆ ئەمینێتەوە بەخوای 150,000 گاوە دەمێنێتەوە ئارەوەڵە جارویان دەشم بە نامێنێتەوە بەم ڕەمەزانە قورس نیە ئیش و کار لە شپاک بەرەوەڵا قورس دەبێ بەرەوەڵا ئیشەکەم قورس دەبێ سارە بۆم ڕناگرێ بۆ خۆم بێتاقەت دەبم ئارەوەڵە غێری ئەوەش نەبێ یەک شتی کەم نییە لەبەر ئیشی قورسم بۆ ناکرێت کیسێک لە سەرمدا هەیە کیس لە سەرمدا هەیە دەماری شەشی چاوم شەلەری تایە دەمارێکی گوێشم زەعیفە دەماری دڵیشم لە 130 جیلاوە ئارەوەڵە یعنی ئەم پارێکە وەری دەگرم بەشی دکتۆرم دەکەیان ناکە ئارەوەڵە ئێستا ئەم جارەی سوکە جەڵدێک لێ داوم بەخوا برایەکانم پارەیان بۆ دام نیان نێشتە پارە خۆم بدەم بۆ خۆم بەدەستمان نەبوو کاک محەممەد دەستگای خێرخوازی بەخشین باڵێ بڕێک هاوکاری بۆ دابین کردووی لە ڕێگای خێرخوازانەوە باڵێ هیوادارین بتوانین بەم هاوکاریە تۆزێک لە قورسایی ژیانکە بکەیتەوە ئینشاءڵڵە دەستەکان خۆش بێ خی گەورە لەتیانی بەزیاد بک و خی گەورە خێری خێرخوازان بنووسێ و هەردایما جلفان پڕ بوون بۆی کە هاوکاری وەکو ئێمە هەزاران وەکو ئێمە بکرێت دەستخۆشیش لە دەستگای بەخشین و خێرخوازان دەکەم و دەستخۆشی لەوانش دەکەم کە پەیوەندیان بە جەنابتانەوە کردووە کە هاوکاریەکی من بکرێت سەلامەت بیاخۆ زۆر سپاس ئینشاءڵڵا خی گەورە لە هەم لایەک سلامت بیاخوا خی گەورە کار بۆ هەموو لاکمان ئێسام کات سلامت بیاخوا زۆر سپاس سلامت بیاخوا